ئێمە زیاتر لە 16 ساڵ کار بۆ بە ئەندامبوونی عێراق لە دادگای تاوانی نێودەوڵەتی دەکەین لە درێژەی هەڵمەتەکانمانە بۆ بە ئەندامبوونی عێراق لەو دادگایە تا ئێستا واژووی زیاتر لە 1500 پارت و لایەنی سیاسی و ڕێکخراوی کوردستان و وەزیر و پەرلەمانتاری خولەکانی پێش و پەرلەمانتاری عێراق و 85 بۆ 89 پەرلەمانتاری خولەکانی پێش و پەرلەمانی کوردستان و 6 پەرلەمانتاری خولەکانی پێش و پەرلەمانی عێراق لەسەر بەلستی پێکاتە جیاجیەکان و 5000 واژوو چالاکەوان و هاوڵاتیانی کوردستانمان کۆ کردوتەوە داومانە بەلایەنە جیاجیەکانی کوردستان و عێراق لە پێناو بە ئەندامبوونی عێراق لە دادگای ناوبراو هاوکات 3 کۆنفراسی نێودەوڵەتی و سەدان کۆبوونەوە و گرتبوونەوەمان ئەنجام داوە لە یادی 23 ساڵەی بڕیاری پێکێنانی دادگاکە و 19 ساڵ دەست بەکاربوونی ئەو دادگایە و ڕۆژی دادپەروەری جیهان داواکاری حکومەتی هەرێمی کوردستان فشار بخاتە سەر حکومەتی ناوەند بۆ ئەوەی پەیماننامەی ڕۆما واژوو بکات و ببێتە ئەندامی دادگای تاوانی نێودەوڵەتی داوا لە دەسەڵاتدارانی کورد دەکەین داواکاری بە ئەندامبوونی عێراق لە دادگای تاوانی نێودەوڵەتی بکەنە یەک لە داواکاریەکانی خەڵکی کوردستان و دانووسانەکانیان لەگەڵ حکومەتی ناوەندی بەغدا داواکاری لە حکومەتی هەرێم و دەسەڵاتدارانی کورد لە ڕۆژئاوای کوردستان هاوکاری و دادگایی تاوانی نێودەوڵەتی بکەن لە دانی زانیاری لەسەر ئەو چەکدارانەی داعش کە ناسنامەی وڵاتانی ئەندامیان هەیە و هەروەها دیلەکانی جەنگ ئەوانەی هەمانە پێناسیان هەیە بە تایبەتی بڕیاری بەدەستهێنانی تەسلیم بە دادگای ناوبراو بکەن بۆ بە دادگای کردنیان